سەڵێزان من وسام ئەحمەدم ئەم ڕۆژ هەندێک هەواڵی سینەمایی هۆلیوودان پێشکەش دەکەم. سەرەتا دووبار لە هەواڵێکی کوردیەوە دەست پێ دەکەینەوە باس لە فیلمی کفن دەکەین کە کەمتر لە هەفتەیەک دەبێت تەقریبی بڵاو کراوەتەوە. فیلمەکە بەپێی ڕاوبۆچوونەکان بێت و بەپێی ئەوە بێت کە بڵاو کراوەتەوە لە پەڕی فەرمی خۆیان بڵاویان کردوتەوە زیاتر لە 25,000 بینەری هەبووە لە ماوەی کەمتر لە هەفتەیەک. ئەمەش سەرکەوتنێکی گەورەیە بۆ فیلمێک کە هەم ژانرێکی نوێ هێنایە ناو جیهانی سینەمای کوردی، هەمیش لە هەمان کاتدا پێشوازێکی باشی لێکراوە ڕای هەم ڕەخنەگران و بڵێن خەڵک بەگشتی ئەوانەی کە دەتوان بڵێن لە سینەما ئەوانە شارەزان هەمیش خەڵکی ئاسایی لەبارەیەوە تا ئاستێکی زۆر ئیزابی بوون. جا فیلمەکە دەرهێنەکەی بریتە لە سروشت عەبەڕەش و لە جۆری ترسناکە و فیلمێکی زۆر سەنجڕاکێشە و پێشتریش ڕیڤیوێکی کورتم بۆی کردووە بە بێسپۆ دەتوانن بچن لە یوتیوب سەیری بکەن و ئەگەر ڕای منیش دەپرسن پێشنیار دەکەم کە بەڵێ بچن سەیری فیلمەکەش بکەن. ئێستا پەخشکردنی فیلمەکە لە زۆربەی شار و شارستەکانی کوردستان بەردەوام و دەتوانن بچن سەیری بکەن. لە پێگەی ڕۆتن تۆمەتۆ ڕای ڕەخنەگران و بڵێن ڕێتینگی ڕەخنەگران لەبارەی زنجیرەی The Rings of Power وەرزی دووەم بڵاوکرایەوە و تا ئێستا دەتوان بڵێم ڕایەکان ئیجابین کە لە 80% پێداوە. جا ئەمە هەم هەواڵی دڵخۆشکەرە بەڵام لە هەمان کەدا شتێکی زۆریش ناگۆڕێت چونکە وەرزی یەکەمیش لایەن ڕەخنەگرانەوە دەتوان بڵێم تا ئاستێک باش بوو و ڕێژەیەکی زۆری پێدرا و بەڵام کە هاتە سەر خەڵکی ئاسایی و بینەران زۆربەیان بەدڵیان نەبوو. بەڵام لەگەڵەوەشدا بەپێی قسەی ڕەخنەگرەکان بێت و بەپێی قسەی زۆربەی ئەوانە بێت کە پێشتر بڵێن ئەو سێ ئەڵقانی سەرەتایان بەتایبەتی بینیوە و بڵێن بە زۆریش تایبەت توانیویانە سەیریان بکەن بەپێی قسەی ئەوان بێ کە ئەم وەرزە باشترە و بەپێی ترێلەکەش بێ پێ دەچێت وەرزەکە باشتر بێت چکە پێم وا بێ هەم بابەتی دارکنێس بابەتی تاریکی بابەتی شەڕشتی وای زیاتر تێدا تەنانەت ئەوەی کە ڕێژی بڵێن ئاستی بینەران یاخود بڵێن تەمەنی بینەرانیش ئێستا بەرز بووتەوە. ئەمەش نیشان دەدات کە لەوانەیە وەرزی ئەم جارەیان زیاتر لە بڵێن جیهانی لۆرد ئۆف دە ڕینگس و ئەوانە بچێت و وەک بڵێن زیاتر شەڕ و زیاتر بڵێن چیرۆک ئەو شتانێت تێدا بێت نەک شتانێکی کە دەتوان بڵێم لە وەرزی یەکەم تا ئاستێک مناڵانە بوون. طبعاً بۆ هەموو ترێلەکانی پێشتر کە بۆ وەرزی دوم بڵاوکرانەوەتەوە شیکردنەوەم بۆ ترێلەکان کردووە و بەم دوایانەش دوایین ترێلم بڵاو کردەوە هەر لەگەڵ ترێلەکەش کورتە بڵێن ڤیدیۆیەک یاخود پوختەیەکی وەرزی یەکەم بڵاو کردەوە دەتوانن بچن ئێستا لە یوتیوب سەیری بکەن و لە هەمان کاتدا لە ڕۆژەکانی داهاتوو کە ئەڵقەکان بڵاو دەکرێنەوە و قەرارە سێ ئەڵقەی یەکەم لە یەک ڕۆژ بڵاو بنەوە دواتریش هەر یەکە و ئەڵقەیەک لە هەر هەفتەیەکدا ئەڵقەی بڵاو بکرێتەوە. ئەو ئەڵقانەش شیرکردنەوەیان بۆ دەکەم و دوای پەخشکردنی ئەڵقەکان هەوڵ دەدەم لە 1-2 ڕۆژ تێپەڕ نەکات و شیرکردنەوە بۆ تەواوی ئەڵقەکە بکەم. هەر لەبارەی جیهانی لۆرد ئۆف دە ڕینگس ئەم جارە ترێلەری ئەنیمێشنێک یاخود ئەنیمەیەک بڵاو بوویەوە کە پێشتر ڕاگەیەنرا بوو کە هەر سەر بە جیهانی لۆرد ئۆف دە ڕینگسە ئەویش بریتە لە وار ئۆف ڕۆڕیم. ئەم فیلمەیان باس لە 183 ساڵ پێش فیلمەکانی لۆرد ئۆف دە ڕینگس دەکات کە پیتەر جاکسن بەرهەمهێنەر و دەرهێنەریان بوو و ئەم فیلمە بەرهەمهێنەرەکەشی هەر پیتەر جاکسنە بەڵام دەرهێنەرەکەی جیاوازە و دەرهێنەرەکەی یەکێک لەوانەیە کە پێشتر کاری لەسەر سەدان ئەنێمی کردووە. چیرۆکی فیلمەکەش باس لە پاشایەک دەکات بە ناوی هێڵم هامەرهاند کە پارێزگایی لە خۆی و لە خانەوادەکەی و لە هەمان کات لە شانشینەکەشی دەکات لە بەرامبەر سوپایەک کە پێی دەڵێن دەنلێندینگس کە بڵێن لە شەڕێکی زۆر گەورە کە پێی دەڵێن وار ئۆف ڕۆڕیم ئەم شەڕ لەنێوان ئەم دوو لایەنە ڕوودەدات. وەقڕایش فیلمەکە لە کۆتاییەکانی مانگی 12 لە وەرزی کریسمس فیلمەکە لە سینەماکان پەخش بکرێت. جا پێ دەرهێنار شتەکە بێ لەوانەیە فیلمێکی خراپ نەبێ بەڵام دەکەوێتە سەر چیرۆکەکە چونکە ئەوەی کە دەرهێنانە شتێکی زۆر جیاوازی پیشامان نەداوە بۆ منە هەندێک ئەنێمی هەن وەکو ئارکین وەکو بلو ئای سامورای ئەوانە ئەنێمیەکان یەکجار جوانە ئەوە بە پێی ترێلەکەوێت تا ئێستا ئەوەی پیشان نەداوە بەڵام وەک باسم کرد زیاتر دەکەوێتە سەر خودی چیرۆکەکە ئەگەر چیرۆکەی بەهێز بێ پێماوەی فیلمێکی سەرکەوتوو دەبێت. زنجیرەی وەرزشی تێدلا سۆ بەشی چوارەمی ڕاگەیەنرا و ڕاگەیەنرا کە ئێستا کار لەسەر بەشی چوارەمی دەکرێت و ئێستا لە بەرهەمهێناندایە سێ بەشەکەی تری زۆر سەرکەوتوو بوون بڵێن جۆرە چیرۆکێکی جیاواز نوێیان هەبوو هەرچەند جۆرێک دراماییە بەڵام دراما و وەرزش و تا ئاستێک کۆمیدیاش لەگەڵ تێکەڵ کراوە هەر بۆیە زنجیرەیەکی چێژبەخشە بە تایبەتی بۆ ئەوانەی حەز لەم ژانرانە دەکەن. زنجیرەی پاچینکۆ وەرزی یەکەمی زۆر سەرکەوتوو وەرزی دووەمیشی بەم دوایە بڵاو کرایەوە لەلایەن ڕەخنەگرانەوە بڵێن پشنێکی زۆر کرا و زۆر پێیان هەڵدا و تەنانەت لە ڕۆتن تۆمەتۆ 100% هێناوە تا ڕەخنەگرەکان هیچ ڕەخنەیەکیان لێ نەبوو بە وەرزێکی زۆر سەرکەوتویان زانیوە. جامەشان شتێکی سەنجاکێشە چونکە وەرزی یەکەمیشی ئەوە سەنجاکێش بوو کە بتوان وەرزی دومیش لەسەر هەمان ڕێتم بڕۆن چاوەڕێ دەکەن کە بزانین ئایا ڕێی خەڵکی لەبارەیەوە چۆن دەبێت ئایا وەکو وەرزی یەکەم خەڵکیش بەدڵیان دەبێت یاخود بڵێن وەکو هەندێک لە زنجیرەکان وەرزی دووەمی
تاوێت لەلایەن خەڵکەوە بڵێن ئەو پێشوازی لێ ناکرێت. بۆ عاشقانی فیلمەکانی مارڤڵ و کۆمیک دەڵێن کە ئالترۆن کە بڵێن کەسایەتێک و پێشتر لە بەشێک لە فیلمەکانی ئەڤێنجەرس بەشداری کردبوویەکێک لە خراپەکارەکان دەگەڕێتەوە. وەکتەر سەرچێکەشی وەک پێشتر دەبێتەوە بە جێمس سپێدەر ئەوەی کە ڕۆڵەکە دەجێڕێت و ئەوەی کە دەنگشتەکەی بڵێن ڕۆڵ دەجێڕێ هەربریتی دەبێت لە جێمس سپێدەر و دەکەوتنی ئەلترۆنیش لە زنجیرەی ڤیژن دەبێت نازانین بەرهەمەکانی داهاتوو دوای ئەوە دەبێت یاخودنا بەڵام تا ئێستا ڕاگەیەنراوە کە زنجیرەی ڤیژن کە پێشتر ڕاگەیەنراوە بەرهەم دەهێنرێ ئەلترۆن لەم زنجیرەیە دەرکەوتنی دەبێت. بەشی سێمی فیلمی لایڤ ئەکشنی سۆنیک کە لە هەمان کاتدا لە یادیەک وەرجراوە کە هەمان ناوی هەیە ئەو فیلمیان ترێلەرەکەی بڵاو کرایەوە و لە هەمان کاتدا کارکتەری شادۆش بەدەرکەوت کە ڕۆلەکەی یاخود دەنجەکەی لەلایەن کیانو ریڤزەوە دەژێڕێت. جا پێدەچێت ئەم بەشەشیان وەکو دوو بەشەکەی تر سەرکەوتوو بێت تەنانەت هۆکاری ئەوەی کە درێژیان بە فیلمەکە داوە سەرکەوتنەکانی پێشترێتی کە جیاواز لە زۆربەی فیلمەکان کە لە یاریشتووە دەگیرن ئەم فیلمیان زوو سەرکەوتوو بوو دوو بەشەکەی پێشتری یەکجار سەرنجڕاکێش و چێژبەخش بوون. ئەم بەشەشیان بە تایبەتی کە کارکتەری شادۆ بەدەر دەکەوێت و کیانو ریڤز ڕۆڵەکەی دەجێڕێت و وە کارکتەرەکانی تریش کە بڵێن پێشتر بینیومانن ڕۆڵێکی زۆر جوانیان هەیە ناو فیلمەکە پێما بێ ئەمەشیان لەوانەیە سەرکەوتوو بێت. دوایین هەواڵیشمان لەبارەی زنجیرەی ئەنیمێشن یاخود زنجیرەی ئەنیمی ڤۆکس ماکینایە کە بڵێن ترێلەرێکی بڵاو کرایەوە لە هەمان کاتدا پۆستەرەکەشی بڵاو کرایەوە قەرارە لە 3 مانگیدا لە تۆڕی ئەمازۆن پەخش بکرێت. ئەمەش بە هەمان شێوە وەرزی یەکەم و دووەمی زۆر سەرنجڕاکێش بوو یەکێک بوو لە ئەنیمیا بڵێن هەر شازەکان کە بینی بێتم چیرۆکێکی زۆر جیاوازی و باس لە جادوو شتەکان دەکرد. بۆیە پێشنیار دەکەم پێش ئەوەی کە وەرزی سێم پەخش بکرێت بچن سەیری وەرزەکانی پێشتر بکەن. پێشەوەی ڤیدیۆکە تەواو بکەم پێشنیاری فیلمێکتان بۆ دەکەم کە بەم دوایانە بڵاو کراوە ئێستا لە تۆڕەکان و لە وێبسایتەکان بەردەستە ئەویش فیلمی لۆنگ لێگز. فیلمەکە تا ئاستێک ترسناکە لە هەمان کاتدا سایکۆلۆژیە یاخود دەتوان بڵێم هەست بزوێنی سایکۆلۆژیە. فیلمەکە هەم پەیامی جوانی تێدایە هەم لەڕووی دەرهێنانەوە جوانە هەمیش لە هەمان کاتدا بۆ ئەوانێک کە حەز لەو بابەتە دەکەن و بابەتانی کە بڵێن تۆزێک ترسناکن و تۆزێک گومانەوەی ئەو شتانە تێدایە پێما بە فیلمێکی سەرنجڕاکێشە دەتوان ئێستا بچن لە وێبسایتەکان و تۆڕەکان سەیری بکەن. من وسام ئەحمەدم سوپاس.